برانی بەڕێزم ئەم خاڵە زۆر شتێکی جەوهری و مهمە. شێخ کە تەنازولی بۆ ئەم بەریتانیەکان نەئەکرد کە ئەویست ئیدارەی خۆی دروستکە کە ئەو حکومەتێکی کوردی دروست بێ پەل بەهاوێ بۆ چەمچەماڵ بۆ کەرکووک بێ بۆ هەولێر نەهێڵە جافەکان لە هەڵەبجە و عادلە خانم کە ئینگلیس تەعینی کرده بوو ببێ بە ئیدارە و دەوڵەتێ نەهێش کە کابرای پشتدەری و ڕانیەی لێوە و لێ هەڵسێتەوە نەهێش لە کفری خەڵکانێکی تر یا تاڵەبانەکان لە کەرکووکەوە دژی بۆستنەوە ئەیویست ئیدارەیەکی بە قووەتر دروست بکە بۆی بێتە پێشەوە وەکو مەلیکی کوردستان تەسەڕوفکە وەکو ئیدارەیەکی گەورەی کوردی تەسەڕوفکە ئینگلیزەکانیش ئەیانویست حەشریکەن حەسریکەن فقط لە سلەیمانیە ئەمە تێفکرینێکی وردە ئەگەر ئێمە تەماشای بکەین. شێخ بۆ قبوڵی نەبوو چونکە ئینگلیزەکانی بە کافرێکی محاریبی داگیرکەر قبوڵ بوو سەیریەکردن وەکو دوژمن حتى ئەو کاتێک کە 1990 هاتبوونە ناوەوە شێخ عەلەمی خۆی هەڵکرد بوو لەبەر ئەوە فەرقێکی زۆر جەوهەری هەیە لە نێوانی شێخ و لە نێوانی ئەم قائیدانەی کە ئێستا هەن. جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی ئەم عەلەمانیانەی تر ئیعتیبارەکەن بەوەی کە عەلەمانیەتێک کە گرتوویانە بەشێکە لە فکر و دیدی فەلسەفی و سیاسی و گۆڕانکاری کۆمەڵگە و ئیدارە و سیستمی شارستانەتی ڕۆژئاوایی یعنی لە عەقلیەتی مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی و ئەم عەلەمانیە کوردیانەی ئێستا پێیان وایە کە نمونەی عەلەمانیەت و تەطبیقکردنی دیموکراسی و حەزارەت و شارستانەتی و نفوز و قووەت بە ئەمریکاییەکانە بە ڕۆژئاواییەکانە لەبەرەوە ئەمان پێویستە وەکو ئەوان بن پێویستە لاساییان کەنەوە پێویستە وەکو فکری ئەوان وەرگرن پێویستە وەکو دیدی سیاسی وەک ئەوان بن وەک سیستمی سیاسی وەکو ئەوان بن بۆیە فەرقە جەوهەریەکە ئەمەیە. فەرقی جەوهەری ئەوەیە کە سەرانی ئێستای کوردایەتی تابعی ئەو فکرە فەلسەفیە غەربیان لەو دید و تێڕوانینە ڕۆژئاواییەوە پەروەردە بوون. پەروەردەی شێخ گەورەترە دید و تێڕوانینێکی تری بەرامبەر بە ئیسلامەکەی خۆی هەیە وەکو عەقیدە وەکو عیبادەت وەکو شەریعەت پاشان وەکو سیستم وەکو ئیدارە وەکو ئیمارەتێک کە ئێوە بیبا بەڕێوە چونکە شێخیش ئەو کاتە وەکو شێخ سەعیدی باوچی وەکو شێخانی تری پێشووتر ئەیبینی کە ئیمارەتە کوردیەکان چۆنن ئەیبینی کە سمایل خانی سمکۆ چۆن ئیمارەتی کوردی بردۆ بەڕێوە ئیدارە چۆنە با بەڕێوە لەبەرەوە فەرقێکی جەوهەری هەبوو لە نێوانی ئەوەی عەلەمانیەکان کە دوایی کە لە شێخ درا و ڕای کرد دەرچوو بۆ چیا کۆمەڵێک عەلەمانی ئەو سەردەمە هاتنە پێشەوە بە پشتی ئینگلیزەکان ئیدارەیەکیان دروست کرد ئیدارەیەک لە سلەیمانی بەڵام دوایی دیسان شێخ توانی بێتەوە ناو سلێمانی و ئەو ئیدارە گەندەڵە عەلەمانیەی سەر بە ئینگلیزەکان سەر لە نوێ بڕۆنەوە دەرەوە لە شارەکە. ئەمە تەمان شتێکی زۆر جەوهەری و مهمە.